خوێندنگە ئەهلیەکان یاخود حکوومیەکان. ئایا خوێندنگە تایبەت و ئەهلیەکان ئەو خەو نەبوون کە خوێندکاران خەونیان پێوە دەبینی؟ ئەی کەواتە بۆچی چەندین ساڵە هیچ یەکەمێک لەو خوێندنگایانە بوونیان نەبووە؟ نهێنیەکان لێرە بزانە. ڕاگەاندنی ئەنجامی تاقیکردنەوەکانی ئەم ساڵی پۆلی 12 ئامادەیی چەندین پەیامی سیر و گرنگی تێدا بوون. ئەو جیاوازی پەیامانەش هەمووانی تووشی شۆ کرد. هەمووان چاویان لەو قوتابخانە ئەهلیەکان بوو، بەڵام ئەنجامەکە تەواو پێچەوانە دەرچوو. لەگەڵ ڕاگەاندنی ئەنجامەکان ڕوون بووە کە لە دێمەکەی ڕێزبەندی پێشەوە هەمویان قوتابی و خوێندنگایانە بوون کە هەر کەس تۆزێ پارەی هەبێت منداڵەکانیان نانێرنەوە خوێندنگا حکوومیانە. بەڵام قوتابیەکان قوتابی ئەو قوتابخانە و مامۆستایانە بوون کە حکومی بوون و سەرڕایبوونی دەیان گرفت و ناڕەحەتی و بینای کۆن توانیان نمرەیەک بهێنن کە تەواو شۆکهێنەر بێت بۆ قوتابخانە ئەهلیەکان. ماوەی چەندان ساڵە گرنگێکی لە ڕادەبەدەر بە خوێندنگە و قوتابخانە و پەیمانگە ئەهلیەکان دەدرێت و ڕیکلامی زۆریان بۆ دەکرێت کە وەک ئەوەی سەرجەم مرۆڤە مەزنەکانی ئێمە لەوێ پەروەردە بووبن. بەڵام ئەم ساڵ تەواو پێچەوانە بووە. بە شێوەیەک چەندین قوتابخانەی ئەهلی لە ڕوویان نەهاتووە کە لە پەڕەی فەرمی خۆیان لە سۆشیال میدیا هیچ بڵێن و هیچ پۆست بکەن. لە کاتێکدا کە کاتی دەوام و وەرگرتنی خوێندکار دێت، سۆشیال میدیا تەنانەت تیڤیەکانی حکوومەتیش دەست دەکەن بە ڕیکلام بۆیان. بەڵام ئێستا هەم سۆشیال میدیا و هەم تیڤیەکانیش بەتاڵن لە یەکەمەکانی ئەوان. بە جۆرێک هاوڵاتیان بە تەنزامێزەوە نووسی بیان دەبێت قوتابی قوتابخانە ئەهلیەکان هەر بچنەوە زانکۆ ئەهلیەکان، وەک چۆن بە پارە هاتن دەبێت بە پارەش تەواوی بکەن. یەکێکتر نووسی بووی هیچ شتێک لە فەیلسوف و نووسەر و زاناکانی کۆن و ئێستاش هیچیان لە قوتابخانێکی ئەهلی نەیان خوێندووە. کەواتە قوتابخانەی ئەهلی ناوی گەورە و شاری وێرانە. بە جۆرێک خوێندنگە ئەهلیەکان بۆتە ناوەندی کوڕکشانی بەرپرس و سەرمایەدار لەم هەرێمە، ئاخر هەرچی لەو قوتابخانە ئەهلیانەیە هەمووی کوڕی بەرپرس و سەرکردە و مەسوولەکانن. بۆیە بە ئارەزوی خۆیان دێنە پۆلەوە تەنانەت مامۆستاکانیش ناوێرن هیچیان پێ بڵێن، چونکە دەترسێت بەیانی فەسڵی بکەن و نانبڕاوی بکەن. ئەمەش ئەنجامی ئەو خوێندنگە ئەهلیانەیە کە هیچ بلیمەتێکی تێدا هەڵناکەوێت و ئەوەی هەیە لە بیناو کۆنوشڕەکانی شارە جیاوازەکانی کوردستانەوە دەبێت بە یەکەم. لەلایەکی دیکەوە یەکەمەکانی ئەم ساڵ هەر کامێکیان لێدوانی دەدا دەیگوت نە مامۆستای تایبەتم هەبووە نە هیچ. بگرە هەندێکیان باریژیان و توانای گرتنی مامۆستای تایبەتیشیان نەبووە. ئەمەش سەلمێنەری ئەوەیە کە نە خوێندنگای ئەهلی و نە مامۆستای تایبەت ناتوانن بتکەنە یەکەم ئەگەر ئیرادەی خۆت نەبێت. کاتێک یەکەمەکان ڕاگەیەندران ئەوەی جێگای زیاتری شەرمەزاری بوو بۆ کەرتی پەروەردەی تایبەت، ئەنجامی هەنارتەها بوو کە توانی لە ژوورێکی بەچینکۆ دروستکراودا تەواوی ساڵەکە بخوێنێت و لە نێوان هەزاران خوێندکاردا ببێتە یەکەم، لە کاتێکدا نە لە خوێندنگای ئەهلی خوێندوێتی و نە مامۆستای تایبەتیشی بۆ گیراوە. لە پاڵ سەرکەوتنەکەشیدا سەرنجی سەرۆکی حکوومەتی بەلای خۆی داڕاکێشا و خانوویەکی بە دیاری دایە کەس و کارەکەی. سیرتر ئەوە بوو کە بۆ یەکەم ساڵە و بۆ یەکەمین جاریشە کە هەردەیەکەمەکەی هەرێم لە شاری سلێمانی بێت. لە کاتێکدا زۆربەی ناڕەزایەتیەکان لە کەرتی پەروەردە لەو شارەدایە، کەواتە ئەوەی داهاتوو بۆ پەروەردەیە نیشتیمانە دیاری دەکات کەرتی پەروەردەی گشتی و حکوومیە. پێویستە پەروەردەی گشتی بگرێتە بناغی ستەرەکی بنیادنانی نەوەیەکی وەشار و بە خزمەت بۆ نیشتیمانەکە.